ئەو وەرچەندە بەتەمەن گەنجە و یادەوەری لەگەڵ فۆرم و شێوازی ژیانی کلاسیکەمە و لە نەوەیەکە بارگاوی بە شێوە ژیانی سەردەم، بەڵام حەز و خولیایەکی لە ڕادەبەدەری بۆ پاراستنی کولتور و کەلەپوری کوردی هەیە، مەیلێکی زۆری بۆ پاراستن و زیندووکردنەوەی دابوونەریتی باو باپیرانی هەیە. هەر لەو پێناوەدا ساڵانێکە بەتاسەوە سەرقاڵی کۆکردنەوەی ئەو کەرەستە فۆلکلۆریانەیە کە ڕەگەزی سەرەکی دیوەخانی پێشینانمان بوون. باس و خواز لەگەڵ ئەم گەنجە هەڵدەگرین بۆ نێوەندی بەرنامەکەمان. کوردستان نیشتیمانی جوان، چاوجی هێز و وزەیجان، هۆکاری بوون و مانەوەمان. سروشتی ئەم نیشتیمانە قەشەنگەیە زەمنێکی دوور و درێژە هۆکاری وابەستەی خۆمان و باو باپیرانیشمانە. ڕوو لە هەر گۆشەیەکی دوور و چەپەکی ئەم نیشتیمانەکەی جوانی و ڕەسەنایەتی تاوەدا. کاتێکیش بنە و بارخانە ڕوو لە کوێستانە، ئەوە دڵ و ڕۆح بۆی حەیرانە. بەڕێوەین بۆ ناو یەکێک لە جوانترین دێکانی کوردستان. سروشتێک لەگەڵ یەکەمین ژواندا هەست و هۆشت کێش دەکا و تین و تاوی عەشقت جۆشەدا. هێشتا بۆن و بەرامی تەڕی خاچی پاشباران، ڕەنگی سەوز و هەناسەی شێداری درەختەکان جەستەی ئەم نیشتیمانە ڕەنگینان جێنێشتووە. هێشتا ئەڵقەی ئاگرینی خۆری هاوین زەبری لە ڕەگەزە بەرجەستە بووەکانی ئەم سەرزەمینە نەداوە. دەرگەڵا دێک وەفادار بەرامبەر بەبەخشی سروشت و هەمیشە جوانیەکەی لە خۆیدا ئەپارێزێ. ئەو هاوین لە یاد ناکا و بەشێک لە کزەی زستان و فێنچی بار تا ناوەڕاستی تەمووز و ئاب لە خۆیدا دەیەڵێتەوە. بۆیە زیندەجی ئەم سەرزەمینە مرۆڤ ڤەراسان ناکە و وابەستەی خۆیەکە. ئەو ڕۆژەی ئێمە لە دەرگەڵە بووین باران ناوڕێمان بوو، بە شێوەیەک دەباری دەدوو دێشتا سەرەتای زستانە، بەڵام دیمەنە جوانەکانی دێ وای لێکردین گوێ بە باران و تەڕبوونی خۆمان نەدەین.
هەر زوو کەوتینە وێنەگرتنی دیمەنە جوانەکانی دێ ئامانج پەیامنێرەکەی کێنێن لەو دەڤەرە هاو سەفەرمانە لە ناودێ گەیشتین بە کارۆخ ئەو گەنجەی شاخەوانێکی چالاکیشە لەگەڵ ئەو قسە و باس و گفتوگۆمان کرد ئەو دەلیلی بەرنامەکەمانە ئەمجارە ئیتر من هەموو بیرم لای دیمەنە جوانەکانی دەرگەڵە و شاخەکانی کاروخ و هەندرێن و باڵک و کێلەیە لە دەرگەڵا لاپەڕەکانی مێژووی دێرینیان هەڵدەدەینەوە لەگەڵ ئەوەشدا سروشتێکتان نیشان دەدەین کە لە کەم دی کوردستان ئەم سروشتتان بینیوە دەبچینە مێرگۆڵان وەی مێرجینە کیژدن دەچنن بیزایە دەبچینە مێرگۆڵان وەی مێرجینە کیژدن دەچنن بیزایە کەبەن بێنە ماچت کەم وەی ڕات بوسم هەتام نەگری لە دوایە یارەکەی بەنەرمە و تێدی وارەوارە کاڵم لێدا لە هیچی من و هیچی تۆ دەی بڕۆ دەستم لێدەدا دەرگەڵا سەر بەناحەی وەرتەی قەزای ڕواندزە کەوتوەتە باکووری ڕواندز بە 28 کیلۆمەتر وەرتێژ بە دووری 12 کیلۆمەتر کەوتوەتە باشووری ڕۆژهەڵاتی و قەزای ڕانێژ بە دووری 40 کیلۆمەتر کەوتوەتە باشووریەوە هاو سنوورە لەگەڵ دێکانی کڵێتە و ماویلیان و وەرتێ و سەران و دۆڵی خانەقا هەڵکەوتەی جوگرافیەکەی لە نێوان چیاکانی ڕواڵە و چێلێ و باڵک و هەندرێن و کاروخیش ڕۆژ ئاوایەتی هەرێکی ژاون لەوێن دەرێ لە قیامەتێم عەشقان چ دەکەن ئەوانیش دەچنە بەهەشتێ خۆ لەوێن دەرێش لە دۆڵی خانەقا و دەڤەری وەرتێ هاتوومەتە دێی دەرگەڵا لێرە سروشتێک لێوان لێو لە جوانی بەهەشتێک خوداوەند بەخشیوەتی بەم ناوچەیە ئێرە دەرگەڵەیە ڕۆژ هەڵاتی چیای مامەڕوتە و دەرگەڵی خۆیەتی لا شانیشم شاخەکانی باڵک و شاخی کێلەیە چیای کاروخ ڕۆژ ئاوایەتی شاخەکانی بەستەڕێواز یاخ و کلکەی هەندرێن لاشانمان کەوتووە چیای ڕۆڵا ئەو چێوە گەورەیە لاشانی دێگرتووە لێرە دەمەوێت لەگەڵ پیشاندانی ئەو سروشتە جوانە و ئەو دیمەنە جوانە لاپەڕەکانی مێژووی دەرگەڵەش هەڵ بدەمەوە بزانم ئەلێرە و
لەم دەڤەرە چیم دەست دەکەوێت بۆ ئێوە؟ وەک باز دەکرێت ناوی دەرگەڵا دوو ڕای لەسرە. ڕای یەکەمیان دەڵێ ئەم دەیە لەبەر ئەوەی شوێنەکەی جوان و هەڵکەوتەکەی بە شێوەیەکە زۆر دڵگیرە، بۆیە پێی وتراوە دڵگرە بە مروری زەمن بۆە بە دەرگەڵا. ڕای دووەم دەڵێ لە نێوان دوو گەڵیدایە، بۆیە بە دەرگەڵا ناو دەبرێت. مێژووی ئاوەدانی دەرگەڵا زۆر کۆنە، چونکە چەندین گۆڕستانی دێرینی لێیە کە هێمان بۆ بوونی ژیان لە زەمانێکی دوورمەودادا. بەڵام هەندێک پیان وایە ئاوەدانیەکەی ئەگەڕێتەوە بۆ زیاتر لە 500 ساڵ و شارەزانی مێژووی دێژ باز لەوە دەکەن 300 ساڵێک بێت. دێکە میرنشین بووە و بەڵام لە پێش میرنشینیدا کەسانێک گاوەدانیان کردوێتەوە کە پێیان وتراوە خاسکە. وەک باز دەکرێت ئەوانە ئێستا لە دێگەڵن، واتە ئەو خاسکیانە زۆر لە مێژە دەرگەڵیان ئاوەدان کردوێتەوە. پێدەچێت بەهۆی کێشە و ناکۆچیەوە دێکەیان جێشت بێت، دواتریش میرانی سۆران ئاوەدانیان کردوێتەوە. پۆل بەس دەبوون دەنگ و دەرە شەرعێمان بکە بزانە لەوان گوڵان کامان جوانترین لەسەرەوێ کاو لە دنیاە. دەمگوت گوڵینە شەرعێ بە من ناکرێ هەڕونە لای بای شەماڵی هەموو دەرکان دەسێ لە هەموو ماڵان وەردەگرێ ماڵە لایە شەوگەڕە دەگەڕێتەوە لە شۆستانی دەبا سەفایە ساڵدەری دەدوازدەی مانجێ نێوان گوڵانیدا سارد و سەودایە. ئەوە جەمعی گوڵان پۆل بەس دەبوون سوێسنێ دەیگوت بە هەڵاڵێ هەڵاڵێ دەیگوت بە بەیبوونێ بەیبوونێ دەیگوت بە جیابەندێ جیابەندێ دەیگوت بە جاخاوێ جاخاوێ دەیگوت بە شەشپەڕێ شەشپەڕێ دەیگوت بە شلێرێ بە هەمانیان دەناردەوە کن خۆ پنێ شەنگە بیزاوایە. شەماڵ شەرعێمان بکە ئەگەر شەرعێمان بگۆڕی پێناودارمان بیرۆژ دەکەی قیامەتێ لەسەر بەردەکەی سەخرەت الله وایە. شەماڵ دەیگوت گوڵینە هەمووتان جوانن هەمووتان بۆن خۆشن هەمووتان مەحبوبن بەڵام لاڵ مەگەر دوو ڕۆژان و بارانی ڕەحمەتیە لێ نەداسی دەبنەوە لەبەر ئەوێ گەرمە وایە. لە پەنا دیوارێک هەردووچیان دانیشتبوون بەدەم سیرکردن لە جوانی سروشتی دێوە قسە و باسی ڕۆژانەی خۆیان دەکرد. دوای سڵاوم لێیان لەگەڵ کاگاوار کەوتمە قسە و باز لەسەر مێژووی دێ. تۆ باشە سەحاتە دەحواڵتان ئێوە چۆنن حاڵ حاڵتان باشە باشە قوربان کاکتار سەحاتان باشە. باو باپیری ئێمە نەتەوەی محەممەد پاشای گەورنە کە محەممەد پاشا دەسەڵاتدار بووە ئیماڕاتی هەبووە باپیرە گەورەی ئێمەی نردیتە ئێرە کە مامی محەممەد پاشا بووە نردی ئێرە ناوی حەسەن بەگ بووە. ئیدی حەسەن بەگ لێرە بوو تا میری منتقەی دەرگەڵە و دۆڕی خانەقا و وەرتە و کەڵێتە و 15 گوندی لەژێر دەسەڵات بووە سەرپەرشتی ئێرەی کردووە و
میری ئێرە بووە دەرگەڵە لەو سەردەمی محەممەد پاشایەوە ئیدی عایلێ ئێمە لێرە دەسەڵاتدار بوو لێرە ژیاون ئێرە چەند تایفەشی تێدا بووە مەسەڵەن خاسکەی تێدا بووە تا قەومەش تێدا بە خاسکەیە قەومەشی تێدا بۆ پێیانەڕێن بوزی لەگەر بەگزادا جوولەکە بەرێ کە جوولەکەی لێ بووە سەردەمی خۆی باو باپیری من هیناینیان دۆ ئێرە جوولەکە جوولەکان کە لە وڵاتی مە بووینە دەبووە لەژێر چاودێری دەسەڵاتدارەکان بانە ئەگەر نە خەڵک غەدریان لێکردینە بەڵام دەسەڵاتدارەکانی منتقەی ئاغایەکان شێخەکان مەسەرن ئەوانە بەگزادەکان هەرێکی مەجموعە زۆرچیان پاراستە ئەزایەک لەوانە بابی من کە لێرە کوڕی میر بووە خوێندەواریش بووە بابم تۆنەوەی میری بڵێ میر محەممەد ئەمین بەش دەرگەڵی تۆی حەسەن بەجین باپیرە گەورەیە پێشیوان زمانی پاشای حەسەن بەگ بووە بەڵام باپیری من لە نەتەوەی میر حەمەد ئەمین لە نەتەوەی حەسەن بەجە یەک لە دوێ کاتووە شەنجی بەگوو بەکرخان بەگوو ئەوزا میر حەمەد ئەمین و ئارە هاتوونە باپیری من میر حەمەد ئەمین میری ئەو منتقەی بووە بابی مش کوڕی میری بووە و خوێندەواریش بووە ئەوزا باب ئینسانی خوێندەواری فەرقی هەبوو دەگە خەڵکی نەخوێندەوار جووەکانی هیناینە دائیمەن 4-5 ماڕە جووی هیناینە لێرانە پاراستینی ئەملاانێ شتیشیان کردی بێدانی ئیش و کار جووەکان بەڵێ بەرە ئیش کەسا بە ئیشی دروستکردنی ڕانک و سۆغە و ئەوانەیان زیاتر کردێ و ئیدی خزمەتی دیکەشیان کردیە لەو خەڵک خۆفی خدای لەبەر لۆمەدە عەبدان لەبەر شەیاتینا لەبەر شوفاران ناوێرم قەتەڵێنم چدەنجێ ئاوەچیت بە سێدەنگان گاز دەکات دەڵەتی وەلاوە تو خوا غەمان دڵمەگرە کار بە غەمان پێکەڵ نایە خۆ منەوە لە بۆ تۆ دەفرۆشمەوە تۆقان تەلەسمان شوێنە دووجار گوازراوەتەوە سەردەمایەشی لەسەرەوە بووە پێرن بارەوان لە گەریەکەی چێ دەرێەوە منتخەی بارەوانە سەردەمێک ئەوێ دێبووە دوایی دەیەکە لە خوارێ بووە لە چەند ساڵەکە بەهاتوتە ئێرە وڵا زیاتر لە 200 ساڵە بێ ئەنێتر بەس ماوەی 400-500 ساڵە ئەوەدانێ بەڕێرە زۆر زووتر بەپێی قەبرستانەکان کە هەنا قەبرستانەکان ئاساری قەدیم نیشانەی قەدیمن ئێرە قەبرستانی زۆرە نزیکی دە قەبرستانی هەیە لێرە قەبرستانەکان ناویان چییە؟ وڵا قەبرستانی مام شێخ حەمزە هەیە لە سەرەوە لەکوێ ئەگەر ناوە لە ناو لە دۆڕەکەی چێ دەرێەوە لە پشت مام شێخ حەمزە قەبرستانێکی دیکە هەیە لە گردی بارەوانی پێرێن ئەویش لەوەیە قەبرستانێک لێرەیە قەبرستانی باسکەهۆری قەبرستانی مەلا عەمەری قەبرستانێکی دیکە لەسەرەوە بجێ خانەکانی لێکراینە ئێرش قەبرستانی غەریبۆکەی پێێڕێن قەبرستانی گەورەکەش لە خوارێ قەبرستانی دەرگەڵی ژێری پێێرن ئەوانە قەبرستانی مێژووی ئێرە چۆنە لە ڕووی شۆڕش و کوردایەتی و پێش وەڵا لێرە لە ڕووی شۆڕش کوردایەتیەوە هە لە زۆر خەڵکی ئێرە هەستی نیشتمان پەروەری هەبووە مەسەن یەک لەوانە کە باپیرم لە ساڵی 43ەوە بەڕەحمەت بێ مەلا مستەفای بارزانی هاتە منتقەی لەکن ڕئیس عەشیرەتەکان گەڕایە کە هاوکاری بکەن گوتی مەلا مستەفا چەند جار هاتووەتە ئێرە؟ مەلا مستەفا وەڵای بەزار نازانم بەڵام 4-5 جار هاتووە ئەو هات تێرە ئەوجا هاتووە لە ڕئیس عەشیرەتەکان گەڕایە گوتیم شۆڕشەکەم و هاوکاری بکەن ڕئیس عەشیرەتەکان هەندێکیان وعدیان پێدایە کە هاوکاری بکەن و هەندێکیان وعدیان پێدایە و یەکیان لەوانە باپیرم بۆ کە گوتی ئەمن وعدت پێ ئەدەم خیانەت لەگەر نەکەم ئەگە مەنزالیش بە هاوکار دەکەم ئەگەر هاوکاریشم نەکردی و خیانەت لەگەر ناکەم
کە ساڵی 62 مەلا مستەفا یەکەم جار هاتێرانە لە بادینان پەڕیەوە ماڕیمە لە خوارە بوو لەشکەوتێ هاتە لای باپیرم گوتیم بۆ هاتمە سپاست بکەم وەختی خۆ من هاتمەلات هەموو ڕئیس عەشیرەتەکان زۆریان وعدیان پێدام هاوکاریم بکەن بەڵام خیانەتیان کرد بەڵام ئەتوو وعدت پێ نەدام هاوکاریم بکەی بەس گوت خیانەت ناکەم ئەتوو خیانەتت نەکرد هاوکاریشت کردم خزمەکانت هاتن لە کۆماری مەهاباد و ئەوانە هاوکاریان کردم ئەوزا برازا و ئەوانەی باپیرم چوون لە کۆماری مەهاباد بوون لەگەری چوونە یەکێتی سۆڤیەتیش ئەی ئەو دوای ئەوە لە شۆڕشی ئەیلول مەجموعەکمان لەگەر شۆڕشدا بووینە پێشمەرگەیەک لەوانە بابم ئەندامی پارتی بوو لە دروستبوونی حیزبی هیواوە بابم کوردایەتی کردیا لە دروستبوونی پارتیشەوە بابم بەرەوە فاتی کردووە ئەم شۆڕشی نوێ ئەوانە لە شۆڕشی نوێژەمان خەڵکمان لەگەر یەکێتی زۆر بۆ خەڵکی پارتیشمان هەبوو بەڵام پێشمەرگەمان زیاتر لەگەر یەکێتی دواتریش چوومە بەر مزگەوت و وەک ئەڵێن ناوەندی کۆبوونەوەیان ناوەڕاستی ئاواییە لە چاخانێکی بچووکی دێدا هەندێک لە پیر و گەنجانمان بینی هەندێکیش سەرقاڵی دۆمینە کردن بوون یاریەکی گەرم و گوڕ دیار بوو منیش خۆم تێکرد و کەمێک پلارم لە مام کەریم گرت دواتر هێنامە دەرێ ئەویش کەمێک باسی مێژووی دێی بۆ کردم بەڵام بەپێی ئەوەی لە یاریەکەیدا سەرکەوتو نەبوو زۆر کەیفی نەبوو. سێسە سار پێشی ئێستا ئەو گوندە دروستکرا هەندێک گەڵم 500 نا 300 لە خوارێ بوو گوندەکە خوارگەریەکە نیە پێرێن دەرگەرەی ژێری ئەوەش دەرگەرەی نووە تێگەی جا 300 سار پێشی ئێستا گوند لە خوارێ بوو هات تێرە بەێ چێ بوو ناوانەی ئاوادانیان کردێتەوە ئەنجا خاسکە هەبوون خاسکە ئەنوکار لە دێگەرەینە ئەوە دێگەڵە و دەرگەڵە یەکە یەک خەرچێرە بووینەوان دەرگەڵە لە ئێسادا زیاتر لە 130 خێزانی تێدا دەژی بەگشتی دانیشتوانی دێ سەرقاڵی ئاژەڵداری و کشت و کاڵە و ڕەزوباخن دێکە خاوەنی 14,990 دۆنم زەویە و 200 دۆنم زەوی بەراویان هەیە و 1500 دۆنم زەوی دێمیشیان هەیە دەرگەڵا لە ساڵی 1970 تێک دراو لەو کاتەدا 8 ماڵێک بووە لەگەڵ کاک غەیرەدین ئەنجومەنی دێ هەندێک قسە و باز دەکەین. وڵی ژمارەی دانیشتوانی گوندی ئێرانە تقریبان دەوری 125 تا 130 ماڵێکیە و ژماری ماڵەکان ژماری دانیشتوانەکان لە دەوری 750 نەفەر 740 نەفەر ئەوایە مۆزەفی حکوومەتن پێشمەرگەنە شورتەنە مەجموعەیەکیشمان بە مەڕداری و ئاژەڵداری و شتیوالە مەشغولن و زراحەتیش دەکەن بەڵام ئێستا وەکو جاران نییە جاران زۆر دەکرا چی دەکرا جاران؟ زارە ئێرە زۆر بە تووتن بەناوبانگ بوو تووتن ترێی چاچشمان هەبوو گوێزی باششمان هەبوو ئێستانەکەش کۆمەڵە خەڵکێکی باشن مەڕدارن و ئەکسەرەتی ماڵەکانش ڕەشە وڵاغ وشتیان هەیە بەس بە حەقەت شیناویشتوە ئێستا کەمەکەن لەبەرەوەی وەکو پێویست لۆ فەلاحیشیان نافرۆشێ ینی خەڵکەکە لەبەر هەندێک تۆزێک ئیهمالیا کردیە
و زیاتر احتیمال شاکەنە سەر ڕاتبی معاشی خەڵکێکی زۆریشمان معاشخۆر کەمێ بەدەگمان بە 50 ژمێری کە بڕێ وەڵی موچەم نییە هەمووی موچەخۆر ئەرێ وڵای ئەمە خراپ نەبووە لە ڕووی مەسەن هەرە پێدانی کەرتی کشت و کاڵی ئاژەڵداری حتمما شتێکی خراپە چونکە باوەڕ بکە تقریبان هەندێک خەڵک شوان بۆ دەیناسین مەخسارە لێرانە ئێستا وازی لە شوانەتینە لە پێناو ڕات بکەی کابرا وڵاغە ڕەشە وڵاغ شتی وای هەبوو وازیا لێ هینایە هەبوو زراعەتی باشێ کرد فەلاحی زۆر چاک بوو گەنم و جۆی چاشی دەچان توتنی دەچان تەماتی دەچان ئەوڕۆکە ئێمالیا کردیە هەموو بۆ نێ معاش طبعاً احتمال دەکات سەر معاشەکەی باغی هەنار و ئەنجیر و شتیواش زۆریانە دانایە ئێستا خاصەتەن لە پاش ئینتیفاضەی کاتینەوە خەڵک زیاتر احتیمامیە بەو شتانەدایە ڕۆژیش مانگەلێک زۆرن تەبایی ناودێ تا چەند گرنگە بە سەرێکۆتانە هەیە دایمە بە سەر ئێشەکە ئێشەیەکتریەوە بن وەکو تەبای ناوگوندی تقریبن ئەمە لە دەرگەڵەی هەمومان خزمیەچین تێکەڵاوین خەڵکێکی غەریبەمان کەمێ لە ناوبیتن هەموو خزمین تێکەڵاویمان هەیە لە خۆشی و ناخۆشی هەموو پێکەوە بەشدارین ینی لەوەی عادەت و تەقالیدێکی باشمان هەیە بڵێ ئەی لێرە مەسەن هەندێک شوێن هەیە شیا بکرێ بە شوێنی گەشتیاری خۆتان ڕێگەدانەداوایە حکومە دەیتوانیەوە بێ گەشتیاری بەێ بەنسبەت گەشتیاری گەڵی سەرێمان زیێش چاکە لۆ هاوینان لۆ گەشتیاری بەڵام خەڵکەکە نەی کردی و حکوومەتیش وەکو پێویست احتیمامی پێ نەدایە بە حقیقەت ئەوەش لە ڕووی ئەوەی وە ئەنە شوێنێکی گەشتیاری گرنگ بەێ خۆشارێ وەڵڵا سلام زاراني لقاجي دوا نقردينا او لم قوش جنبك زاذي خوا من بس خرابك وشكنا وايم دايقو حيراني قس كمان نقول نقبان نشي لقا خزيم البومبين وبجاري من ذاك الرام والشعر خزيلانك جار بكري برانا لتلم ذلت الخانة قالي دوستا قالي برادرينا من ذا قوت وزير قري دستم دام البيدة تدرس كقزي وشل ابو حيراني لما دبت كتي مقلب قازي لسرفان زي خدابني دوران برادرين نقول زالن دبا وتاني نسب كم براين باقشني جنازة حيران ئێستا دەچمە و دیوەخانەی کە لە سەرەتادا باسما کرد ئێرە بۆتە شوێنی بەشێک لە گەنجەکانی دێ شەوان لێرە کۆ دەبنەوە و کاتەکانیان لەم دیوەخانە قەشەنگ و فۆلکلۆرێدا بەسەرەبن بەڵێ بینەرانی بەڕاست لە دەرگەڵا لەگەڵ ئەوەی کە سروشتێکی جوان بە دڵنیایەوە خەڵکیی جوانیشێ لێرە ئەمە لە جوتیار دەرگەڵی بەڵام منەڵێم ئاغا جوتیاریا جوتیار ئاغا دەرگەڵی لێرە دیوەخانێکی زۆر تایبەتی دروست کردو هاتووە ئەم ژوورەی بە شێوەیەک لە شێوەکان ڕازاندێتەوە کار جوتیار دەست خۆش بەمان بێنەوێت بەخێر بێن ئەم هەموو جوانیە مەبەستم سروشتەکەی دەرەوەیە لەگەڵ ئێرەدا جوانیی کۆ کردوێتەوە ئامانج لە دروستکردنی ئەم هەموو جوانی و کۆکردنەوەی هەموو دابوو نەریت و کللتور و وینی کوردەوارە چییە؟ سەرەتا بە خێرهاتنی کەناڵەکەتان دەکەم کەێنێن دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم دێبەدێ بەڕاستی بەرنمەیەکی جوانە بینەری زۆرە
زۆر بەخێر بن ئامانج لەم دیوەخانە لەم منتیقەیە شتیوان نەبووە من هەستام بە دابینکردنی هەندێک کەلوپەل و ئەم ڕایەخانە کۆنن زۆربەی ئەو گەنجانەی ئێستا پێگەیشتوونە نیانزانی و کە شتیوە هەبووە لە کۆندا کەلوپەلە کۆنەکانم کۆ کردوتەوە زیاتر ئەزم کرد ئەم گەنجانە ئاشنا بن بە و کەلوپەلانە ئەمە هەر ماڵی خۆتانە بەڵێ ماڵی خۆمە ئەم ژوورە دروست کراوە دروست ئەم ژوورە لە قڕوبەری کۆن بۆ دروست کراوە ینی هەر بە شێوەی کۆنماوەتەوە بەڵێ هەر بە شێوەی کۆنماوەتەوە ئەم شتانە لەکوێ پیا کردووە مەسەلەن ئەمە تورەکەی وانە ئەمە بەخۆی پێم وایە زۆرچی خۆیان پێ ئەگوت خوێ و شتیویان پێ دیارە ئەو کردووە خوێدان بەڵێ بگەڕم بە ناو شتەکانتە ئەگەر هاوکارم کاکی وێنەگەر لەگەڵ ماوێ ئەمە ئێوە چی پێڵێن ئەمە لە بۆ دروستکردنی بەڕە ئەم بەڕانیان پێ دروست کردووە واتە ئەوەی کە تەو نەکات بەڵێ ئەمەی کە پێکتێتەوە وایە بەڵێ ئەمە گەروازان لێ نابێت بەڵێ لێ ئەبیتەوە ئەمە بەو شێوەیە بە هیچ تەونەکە ئەن لەبەرەوەی تاوەکو بیکوتیتەوە ئەوەی جەوە ئالاتی مۆسیقای تا ئەوە شتێکیکەوە نیە بەڵێ بستمەوە باشە لێرە ئەمیش هەمان پێمە هەمان هینیە بە زیاتر ئەمە نەکرد بۆ خوێدان بەزان بۆەوەی کە دوو ڕۆژتون لە شانیان کردو شتی تیا بۆ مەسەن خواردەمەنیە ئەو پێداویستی کە بۆ هەروەکووە جانتایەک بەکاراتوە بەڵەوەکو جانتایە بەڵێ دامتەبنەوە لەم پاوفانەوە ئەمانە ئەگەر کارەبانەوە بەکارێنیانە ئەگەر کارەبانە بێت جاری وە بەکارم هێناوە هەر بۆ دڵخۆشکەرە بەڕاستی ینی ئەجێڕیتەوە کۆن لۆکزە بەڵێ لێرە تا چەند ئەم شتانە بەکاری لەم سنوورەیەوە بەس مەسەرەن ئێستایان بەڵێ ئێستا مەسەن تا چەند ئەم شتانە ماوەتەوە ئێستا نەماوەتەوە مەگەر ماڵەکی زۆر بەسەروبەر بێ هەڵیان گرت بە هەر وەکو شتێکی کۆنەکە بەکاریان هێناوە ئەم ساعتەش ئەوە دروست کراوە هەموو شتەکانت کۆ کردیا کڕیتە شتەکانم زۆربیان کڕیوە ئەتەوێت دەوڵەمەنیکە ئێمە حەز ئەەکەم دەوڵەمەندی کەم زیاتر کەلوپەلی کۆنتر ئەگەر بەدەستم کەوێت لە بەرنامەمدا پلانە نییە بۆی کە ئەو جل و پێداویستانی کە مرۆڤی کورد بەکارێنەوە بێنی هەرێک و پارچێکە بێ لەم بە تەئەکید پلانم هەیە قاپ و قاچاغ و شتیوە ئەمە لێرە ئەمە سەماوەەوە نیە بەڵێ ئەمە ئێوە چی پێڵێن ئەمە شەکردا ئەوی شکر ئەوی شکری لەسەر شکری شێنە شەکردانی بەڵێ شەکر دەکەوێتە ناو زۆر دروستکرا پێمە ئەمە زۆر قەدیمە بەڵێ کۆتی شەکری پێگوتر کۆتی شەکر ئێمە عادەن شەکردان شەکر شکێن ئەوەی کە پێشێنی بەڵێ ئاسنەکە ئەو چەکوچە ئاسنەکە ئەو چەکوچ پێگوتر ئەوە کۆتکە بەڵێ سەتڵی ئەوە قەدیم بێریەکان بەکارێن هێناوە بۆ دۆشتنی بزن و چێڵ و بەڵێ ئەمەش وتووە ئەوی قەدیمە بە پەنگەر ئیشی کردووە بە پەنگەر ینی بە خەڵوس خەڵوزیان کردە ناوی بەس قورسی شەوانە بەڵێ قورسە دەست خۆش بێت دەبا دانیشین بزانین ئالەتێکی مۆسیقای خۆش بژەنین وانی فەرم دەست خۆش بێت
هیوادارم بەدڵ بێ ئەمە چی بەحێ بوو چی پێڵێن ئەمە هەروەکو لاوکێک وا بوو جۆری کەی هەیەەوە بەڵێ جۆری دیکە هەیە حەیران هەیە ئەتوانین شتێ بە حێرانێکی دواتر کافەیسەڵ سیتکانی هاتە دیوەخانەکە و بە چەند کۆپلەیەکی حەیران بەرنامەکەی ئێمەی دەوڵەمەندتر کرد بابا من دەرێ مەڕۆ من دەرەمەی با بە چەندی نەخۆشم بێ بوارێ من دەرەمەی با من دەرێ براینا کوڕەکەلی برادەران ئەمن چەندی نەخۆش بە پیرە بوارێ من دەرەمەی با ئەوە نەدیاوارە چابم گەلی براینا من دەرم بەخوا نەدیارە بمرێ کچێ ماخەرە ئەم بەرەمات و نزانی پیس و فەسادێ کاولە گوتێن گۆگە لەگەلێک زۆرن ئاخلە من ناگەرە لەم سارە لە بۆ خۆ بکەمەوە سێماچا من بەرابەش نێبارێکم دەگۆ کوڕەتیم حەیرانی کیسکەلە من دێمە دەرێ لە مارە بابێ بەخوای بە ناوێ کەوشی هەندێک گۆدە تووەرە بناری پیرە کارۆخی سەد زارە لە بۆ دەبینم بە ناوێ ڕاوێ بەرێ دەبا من بدەمە تو سێماچان دنیا بەرگە مردنە بە ماسیە من لە درێت و نەبیتەوە کۆس پێ مردنێ بەرەوەی بابا ئەوە بەش نێبارێکم دەڵێ کوڕەتیم حەیرانی کچکە لەگەرەت و ڕاوچشی بەڕاستی هەندە تووەرەوە بوارە ئەوە کەناڵەکەی دێبەدێ دەگەڕێ لە مەدیقە مەوتە نێبارەکان سەد جارە لەوە دەمێنن لە بناری کارۆخی هەندە بابرەوە ڕاوچە هەندەکەتەوە ڕاوێ لە دوو دەی و تاژی ناوە لە دوو کار و کارما مزۆکەشی دابن بە خوددا بخوای ئاوە لە بۆ خۆی هەردەستینم لە بناری کارۆخی شۆری دەکەمەوە لە بۆ دۆڕی خانەقای هەر تۆ یا زۆرێک لە خەڵک بەو شێوەیە ژێی والله هەرە من خاستن خەدرێ لە من کرا لەو حیزبانە لەو دەرگەرەی ئۆتە کارۆ خۆمە گۆڕە ئەوان ناقص خەتای ئەوانەیە لە کەس نەگۆڕ خەتایەوانی نییە خەتایەوان نیە لەو دیوی با لەو دیویان لۆ چاکرد بامە ئەمە نکەکە تەحیندم لە مابەینی پارت و ێشەتی لە هەولێرێ پارت و ێشتی 50 دوای دەریان کردی دەریانە ئێستا شێنوەڕەقەی فەرسیلێندامیێکیان لەزێ دانایمە لە سلەیمانی تێگەیشتی چا تێگەی حەسی دەشاتیاگە وەختی دەنگدانێش دادێ دێن ئەرن ئەوەت لۆکەین و هەت لۆکەین و لۆتە جێڕینەوە یانە تەقاویت دەکەین و چشیان لۆ نەکردیمە زانم بیر و باوڕم لەسەر حیزبانە چە هەبی
حیزبی باڕم لەسەر حیزبانە لەسەر ئەو خوای نەبی وەرەقەی فەسیلێندامیەکیان لەزێ دانایمە لە سولەیمانی تێگەیشتی چا تێگەی هەستی دەشاتیاگە وەختی دەنگدانێش دادێ دێن ئەرن ئەو هەت لۆکەین و هەت لۆکەین و لۆتە جێڕینەوە یان هەتە قاویت دەکەین و چشیان لۆ نەکردیمە زانم بیری باڕم لەسەر حیزبانە چە هەبی حیزبی باڕم لەسەر حیزبانە لەسەر ئەو خوای نەبی برازاما کوژرا بران قەریانە لێ کردیمە برازانە هاوتیمە گەری حەلیبەجی چنەمانەکەن چێ هەڵیاوە گەلی عەلیبەگ پارتی لە شەڕی ناوخۆ ئەم جارە بڵێن لە دوایەوە توێ شەڕی ناوخۆنەوە بەغەدە بیانە بردیا هاوتمیانە گەری حەلیبەجی لێ براشما لە گەری حەلیبەجی کوژرایە لە پێش لە شۆڕشی پێش ئەیلول هیچ شتان بۆ نەکرایە مەلوکران مەزابە تا هەوارێ بکرێتن وەچی ئەمن ئەوم لێکرا هەستەکەی غەدر لە تۆ لە خەڵکی کەشکراوە لە ژیانتان لە هەم یاکرا ئەرێ وڵە بە غەدر لە هەموو یاکرا نەکە هەلە من کرابی غەدر بەرا ئێمە زیاترە لە بە فەڕاشیە بە فەڕاشی شکر و ناکردی باشە دەست خۆشە داجان درێمان هەیە هەنجیرمان هەیە هەنارمان هەیە وەلاسی کەلام هەموو شتێکمان هەیە لەخوای بە زیادی ئەی هاوینان ئاوەکە زۆر ئاوەکەشن زۆر باشە هاوینان چی ئەچێنن هاوینان وەڵای هاوینە تەماتە و بامیە و باینزان و بیبەر و ئەو شتانە ئەی لەخوا بەزێواتە خەریکەمانن تا چەند ئاوەدانە ئێرە ئاوەدانەکەی زۆرە ئاوەدانەکەی تەقریبە 120 مارە ئای لەخوا بەزیاد زۆر زۆر باشە پێم بڵە بەگەنجی چەند جارچی بۆ کار و خواتی دەخوارەوە هەر بەبێ حساب حسابی ناکرێت کات بەرەو درەنگ دەڕوات ئێمەش لە دێماندوو بووین و ناچار لێرەدا بەرنامەکەمان کۆتایی پێدێنین بەڵام ئەوەی ماوەتەوە بیڵێم ئەوەیە وەک گەڕیدەیەک بە نێو دێکانی کوردستاندا دێبەدێ و نزیک لە خەم و داخوازی دەنیشتانەوە چەند سەرنجێکم بۆ دروست بووە لەسەر زیاتر ئاودانکردنەوەی دەیەکانی کوردستان کە بەڕاستی ئەرکی دەسەڵاتدارانە جێبەجێ بکەن لەوانە زیادکردنی دەستی کار و هەلی کار لە نێو دەکاندا بە تایبەت لە ڕێگەی جێبەجێکردنی هەندێک پرۆژەی کشتتوکاڵی و پیشسازی لە نمونەی کارگەی تایبەت بە بەرهەمە کشتتوکاڵەکان پرۆژەی بەخێوکردنی هەنگ پرۆژەی بەخێوکردنی پەلەوەر باغداری و چەندین پرۆژەی دیکە هاوکات ئاسانکاری بۆ گەڕانەوەی دێنشینانی ڕەسەن بکرێ کە بە هەر هۆکارێک نیشتەجێی شارەکانن پاشان پێدانی ئامێری کشتتوکاڵ و دا و دەرمان و تۆی بە پێز و پڕ بەرهەم بە جوتیاران ڕەخساندنی هەلی ساختکردنەوەی بەرهەمە کشتتوکاڵەکان بە نرخێشی گونجاو لە بازاڕەکانی هەرێمدا بۆ زیاتر پەیوەستکردنی دێنشینان بە خاکەکەیانەوە و پێویستە شێوە ژیاری شارە گەورەکان لە نێو دێکاندا ڕنگ بداتەوە بە تایبەت پرۆژە خزمەت گوزاریەکانی کارەبا و ئاو هاتوچۆ و ئەنتەرنێت و نەخۆشخانە و قوتابخانە و گەشتیاری و چەندین پرۆژەی تر ماشين بباملتي لقي حساري لنا ورشمالي نرستايا قلب راذر لنا غبار توزي
لەمگۆ گەردەن چێ لە دۆستەوە دەستێ خۆدە ناو دەستیەک بنێ دە باچینە ناوش لێر و سویسن و مێلا قالێ بکەینەوە جێژنە